ئاوڕێنە و کاتتان باش بە هیوا مێسە دەنگ کە بیت با بزانین دەنگ چۆنە ئاوڕێن ئێستا ئەگە دەنگ کە بوو دەست بە هەندە قسە و باز دەکەین ئاوڕێن دەنگ چۆنە ئەگە یەک ئیشارەتم پێ بدە خێربێن سەرچاوی ئێمە ئێستا دەنگ باشە ئاوڕێن لای من دیارە ئێستا لە کاک سامان یاخی هەندە قسە و باز دەکەین یەکێک لە مانگرتووەکانی سلێمانیە کە ماوەی 6 ڕۆژە مانیان لە خواردن گرتووە داوای مافی ڕەوای خۆیان دەکەن کە 62 موچەیان بڕاوە هەوڵ دەدەن بەلایکەم ئەو دوو مانگەی مانگی 12 و یەکیان پێ بدرێتن بەخێربێن سەرچاوی ئێمە هاوڕێیان مادەم وایە هەر بە لە پەیجەکان بڵاوکەنێ سەس تەلەفۆن کاک دڵشاد میرانی گەلەگەلەک سەری قەرەباڵغا هاوڕێیان بە خۆتان ڕەنگی وەزعەکەی بزانن چۆنە لەو ڕوانگەوە نەکرا قسەمان لەگە کرد بە ستا دەوروبەری گەلە قەرەباڵغا هەوڵ دەدەین ئێستا لەگەڵ مانگرتوشکە قسە و باز بکەین هاوڕێیان ئیشی هەمومانە پشگیری ئەو مانگرتنە بکەین ناکرێ ئەو دەسەڵاتە ئاوە بە ئارەزوی خۆی موچە نەدا داهات بدزێت ملت زەلیل بکە کاتی ئەوەی هاتیە خەڵک دەنگ هەڵبڕیتن وەک ئەو مانگرتنەی ئەو زارە ئاڵوگۆرە لە خەباتیان ئاڵوگۆڕە ئاوڕێیان پارتی زۆر ترسایی حکوومەت بەگشتی ئێستا هاوڕێیان باز بەخێر بێن سەرچاوی مەهاوڕێیان ببورن کە مکورتیمان هەبوو ئەوە تەحویل نابێت زۆرە لەگە کاک سامانی قسە بکە سەرچاوی مەهاوڕێیان هەندێک خەڵکیان زۆر ڕەخنە دەگرن یەک ئەو ئیرادەی مامۆسایانی هەولێرە ئیرادەی کە بەتەمابوون خۆپیشاندانکەن یعنی لەگەر ئەو پەڕ ڕێزم لەپەر ئەو پەڕی ئەو مامۆسایانی بەغیرەتن هەوڵیاندایە جێگای ڕێزە هاوڕێیان ئێمە دەبی هانیان بدەین پارتی ئەو دێوزمەی جاران نەمایە بکە خەڵکی بە لێشاو تیرۆر دەکرد دەخستە زیندان کەس نەدەوێرە قسە بکە نانا بە پێچەوانەوە ئێستا پارتی وەزعی شڕە میدیا بەداخەوە زۆر جار میدیای کوردی ڕکلام لەو پاراستن و پارتی دەکاتن وا دەیکات کاکە وەختی خۆی بە لێشاو خەڵکی دەخستە ژۆرێت دەیان سەر عەشیرەتی کوشکە ئێستا شەقلەیەکێک دەدە دنیا خرا دەبیتن بە قوربان دنیا خرا دەبیتن با تەلەفۆن و کاک سامان بکەین بزانین هەڵدەگریت کاک سامان قەڵاتزێ ئێستا یەکێک لە مانگرتوەکانە وەخت بەڵێ کاک سامان چۆنی ئێستا خراپ نییە وەزعەکە سوپاسان دەگەم کاک سامان ئامادەی لۆ قسەکردن باشە دەستخۆش کاک سامان سەرەتا دەستخۆشی یەک قسکامیرەکەی کاک سامان قەڵازەیەکێک لەو دەنگە بوێرانەیە کە بەردەوام لە هەموو کار و چالاکی خۆپیشاندانێک بەشدارە ڕێزمانەیە بۆ هەر هەمووتان کاک سامان دەستخۆشی لە هەمووتان دەکەین هەموو ئەوانەی ماتان گرتێ و پێش 6 ڕۆژەی کە توانیتان ینی کەیسەکەی بجوڵێننەوە شەقام بجوڵێنن شێوەیەکی مۆدێرنانە بگرنە بەر کاک سامان ئەگە پێمان بڵێ هۆکاری چی بوو ئەو زارەی خەباتتان گۆڕی و هاتمانتان گرت ڕاستی ئێمە کاک نادر سوپاسی ئێوە دەکەم سوپاس بۆ هەڵوێستی تۆ کە هەمیشە لە پشتی خەڵکی ناڕازی و لە پشتی چالاکوانان بووی بۆیە ئێمە وەکو کۆمەڵێک چالاکوان و کۆمەڵێک مامەستای ناڕازی و موچەخۆر بڕیارمان داوە ئەم جارە دوایین فشاری مەدەنیە بەرامبەر ئەم دەسەڵاتە بەکارمان هێناوە
ئەمڕۆ بۆ ماوەی 6 ڕۆژەمانمان لە خواردن و خواردنەوە گرتووە هەرچەند هێند وەکو خۆم من ئاو قاوەی تاڵشمان بۆ هەیە بەس وەکو خۆم هیچشم نەخواردوە هەندێک لە هاوڕێیان باری تەندروستیان تێک چووە ئامادە نەبوون تەنانەت ئاویش بخۆنەوە بۆیە ئێمە بڕیارمانەوە لەبەردەم یوێن بۆیە لەبەردەم یوێنش ئەومان کردووە مانمان گرتووە لەبەرەوەی داوامان لەو حکوومەتەی نییە چونکە تاقیمان کردوێتەوە گوێ ناگرێت ئێمە داواکار لە کۆمەلگای نێودەوڵەتی داواکارین لە دەرەوە کە فشارێکیان لێ بکرێت بۆ جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی بۆ جێبەجێکردنی یاسا بەڵێ کاک سامان بەڵێ سەرەوە یان جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی لە تەڵتینکردنی موچەکانمان بەرزکردنەوەی کلەکانمان گێڕانەوەی موچە پاشەکانمان بەڵێ یعنی داخوازین گۆت جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالیە کە موچەتان لە بەغدا بە تەوتینەوە بدرێتن کاردانەوەی حکوومەتی عێراق چ بووە ئەوەندە یاگادار بن کاک سامان یعنی جگەلەوەی لە میدیا باس کراوە بەڵێ ڕاستی ئێمە بەخۆی وتەبێژشمان هەیە بەڵام بەپێی زانیاریەکان هەڵوێستیان زۆر باشە و چەند ئەندام پەرلەمانێکی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش هاتن زیان کۆکردینەوە بەیاننامەکان ئەوڕۆ دانیشتنی پەرلەمانی عێراقە قەرارە بیخەنە بەردەم سەرۆکی پەرلەمانی عێراق بۆ ئەوەی کاری جدی لەسەر بکرێ و ئەوڕۆ پرۆژە یاساکەش لێپەڕێ هەماری یاسای نەوت و گاز ئەوەش هەر لە بەردەمی ئێمەدایە بەڵام ئێمە بە هاتنی موچە و ئێستاوەکە موچەی مانجیەکان نردووە ئەمە بۆ موچە بۆ پیشاندان ناکەین چونکە مانگێکی هەماشە بۆیە ئێمە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵیە هەتا وەکو جێبەجێ نەکرێن و زانیاری موچەی فەرمانبەران بە تەواوەتی نەنێرێ بۆ وەزارەتی دارایی عێراق بۆ تەڵتینکردنی موچەکانمان ئێمە دن بەردەوام دەبین و بەڵێنی شەو ئێمە هەتا ساعت 2-3 شەو بەردەوامە بین خەڵک چۆن پێشوازیتان لێ دەکات لە سلێمانی کاک سامان یعنی لە سلێمانی ئەگەر لە دەرەوە بیبینی وێنەکان یعنی بەر ناکەوێت هەموو سلێمانی لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵک هاتووە بۆ پێشوازی هەتا وەکو مامۆسایان ناڕازی بۆ خۆش بڵاوت کردەوە گەرمیان بەپێ بەڕێکەوتون بۆ لای ئێمە هەموو چین و توێژەکان بێ جیاوازی لە پشتمانن هەموو دێ فرمێسکمان بۆ دەڕێژێ هەموو دێ فرمێسکی وەفامان بۆ دەڕێژێ گوڵمان پێشکەش دەکات دەڵێن لە 91ەوە دوای مانگرتنەکەی 91 کە گەورەترین کاردانەوەی نێودەوڵەتی هەبوو ئەو کات لەوانەیە بۆ خۆش تاگەدار کا قادر کە بڕیاری 606 لێکەوتەوە کە قەدەغکردنی فڕۆکە بۆ بارانکردنی کوردستان هەروەها کەوتنەوەی پەرلەمانی لێکەوتەوە هەڵبژاردننی کوردستان لێکەوتەوە کاردانەوەیکی جیهانی لێکەوتەوە بۆیە ئێمەشمان دەگرین هەتا مردن هەتا وەکو جێبەجێکردنی کاک سامان ینی چەند کەسنمانتان گرتووەوە هەمووتان نان ناخۆنیان مەسەرەن شێوەی خواردن و ئاوتان چۆنە ینی شێوەی مانگرتنەکەتان چۆنە بەڵێ مانگرتنەکەمان نەخواردنی نان و خواردنەوەی شلە بۆ نمونە هەموو شلەمەنیەکان بەڵام بەپێی ستاندار پێیان داوین مانگرتن قاوەی تاڵی تێدا بێشەکر بۆتان هەیە لەگەڵ ئاویش لەبەر بەڵام هەندێک لە هاوڕێیان ئامادە نەبوون ئەوەش بخۆن لەژێ فشارێکی زۆر تەنها هەندێک هاوڕێمان ئێستا من وەک خۆم ئەوە بوو بە 3-4 ڕۆژە هەر هیچم نەخواردوە یعنی ئاوی ناو نەقاوەی تاڵ یعنی ڕاستێ من هاتووم بۆ مردن هاتووم نەهاتووم بۆ مانەوە یان مردن یان جێبەجێکردنی داواکاریەکانمان بەڵێ کاک سامان هەڵوێستی حیزبەکان چۆن بووە بەگشتی لە سلێمانی ئەو حیزبانە جگە لە پارتی هەموو حیزبەکان ئەندام پەرلەمانەکان خەڵکی حیزبیەکەیان بەرپرسێ حکومەتیانیان ناو پارێزگای سلێمانی هەمویان هاتوون هەر تەنهاوانیش وەکو ئێمە بێدەسەڵاتی خۆیان و پاڵپشتی بۆ ئێمە و بێهیوابوونی خۆیان بە ئێمە دەڵێن وەکوشیان پاڵپشتی ئێمە دەکەن دەڵێن ئەو خەباتە ئێوە گەورەترین خەباتە لە ساڵی 1991 تا ئێستا بەس کاخادر بەپێی زانیاریەکانیشمان فشارێکی زۆر مەتی هەرێمە
ئەو جارەش وەک جارەکانی کە نییە بڵێ بەهێز کۆتایی پێدێنم ئەگە بیبینی هەموو سلێمانی لێرەیە هەموو کوردستان لێرەیە هەتا ئێستا برادرانی بادینان لە هەمویان ئێستا لێرە بوون هەمویان لە هەموو کوردستانەوە هاتوون نوێنەری مامەسایان لە هەولێر شێ بەنیاز بۆ بێن شەو هەر ساعتێک و 12 شەو بە خۆتاگەدارێک دەستگیریان کردوون بۆ ئەوەی نێ سەردانیەمان لە هەموو چین و توێژەکان هونەرمەندان شاعیران هەچی تۆ ڕۆژنامە نووس چالاکوان هەمووی لە پشتمانە هەمووی فرمێسکی وەفامان بۆ دەڕێژێ هەمووی تەواو لە پشتمانە بۆیە ئینشاڵڵا دەگەین بە ئامانجەکانیشمان. بەڵێ کاک سامان پەیامت چییە لە مامۆستانی هەولێر و دوهۆک؟ من پێیام هەیە بۆیەوان ڕاستی ئەوان لیان تێدەکەم کە لەژێر فشارێکدا لەژێر چ حکوومەتێکی لەژێر چ حکوومەتێکی سپاس ئەوەش دەلی زەنگەنەیەوە قادر نادرا سپاس بەخێر بێیت دەکەین لەژێر چ فشارێکی دەرونی و چ زوڵمێکدان بەڵام داواکاری نەکە بەلای چێکیش بێ بە بەیاننامەیەکیش بێ بە پشتگیریەکیش بێ لە دوورەوە بێ لە فەیسبوک بێ پشتمان بگرن بەس بێنێ لە هەولێر خۆ پیشاندان کرا کاک سامان لە بەردەم بارەگای حزبی شوڕی بەڵێ بەڵێ ئەوە شەنگاوەکی جێگای دەستخۆشیە بەڵێ لە هەولێر جوڵەی هەولێر جودایە بەڵێ بەڵێ ئێستا ئێمە لەگەڵ برادران ڕاوێژێکمان کرد لەگەڵ دەستەی سەرپەرشتیمان هەیە وتەبێژمان هەیە وتمانەگەر گوێمان لێ نەگرێ ئەو 12 کەسەمان 12 ئیسعاف بەڕێوەبەری جێگیری تەنویست سلێمانی وعدی پێداین پرسیارمان لەگەڵ کرد بەنیازی نەگەر دو ڕۆژی کە بە ئامانجەکان نەگەین هەمومان بە ئیسعاف یعنی 12 ئیسعاف بەرەو ئەنجومەنی وەزیران بەغدایە یەکسەر چین لەوێمان بگرین برادرانیشمان مامەستا نەجمە و ئەوان ئامادەکەن لەوێ خێمەکان بەرینە بەردەم ئەنجومەنی وەزیرانی عێراق لەوێ کنسوڵی تەواوی وڵاتان لەوەیە هەمان بێنینە سەرخەر یان هێنێ ژێر خێمەکان ئەها یعنی ئامانجتان هەیە کاک سامان بە ئیسعافەوە بڕۆنە بەغدا بەڵێ بەڵێ هەریەکەی یەک نەخۆش دکتۆرێکیشی لەگەڵ بێ بەستا ئێستا هەر ڕاوێژە نەمانداوە بە بڕیار بزانین ئەو دوو ڕۆژە چی لێ دێدەنا قەرارەکەمان وایە بەڵێ بچینە بەردەم ئەنجومەنی وەزیرانی عێراق لەوێ داوای بەتەڵتینیکردنی موچەکانمان لە هەروەها دەرهێنانی موچەکانمان لەژێر ئەو چەتانەی کوردایەتی لەبەرەوە هەتا لەژێر دەستی ئەوانەدا بێ ئێمە بە هیچ ناگەین. کاک سامانێکێتی هەڵوێستی چ بووە لەوێن دەر لەولا بە قسە داوای تەوتین دەکا و بە کرداریش لەوەگە وەفدی پارتیە لە حکوومەتە بەرپرسەکانیان دێن دەڵێ لەگەڵتانی کام بەرپرسیاناتیە کاک سامان تا ئێسەلاتان ئەندام پەرلەمانەکانیان هاتوون بەرپرسی حیزبیشیان هاتوون سەرۆکی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکانیش هاتوون تەوا پاپشتی خۆیان دەربڕیوە بەڵام ئەوانیش دەڵێ ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە بۆیە ئەی بۆ لەگەر پارتی لە وەفدی حکوومەتن بۆ پارتی لە وەفدی حکوومەتن بەڵێ تاڵەبانیدایە ئەوان دەتوانن ئەگەر هیچ نەبێ ینی زانیاری موچەی موچەخۆرانی سنووری خۆیان بنێرن بۆ تەڵتین ئەگەر هیچ جیاواز داوای هەموو هەرێمی کوردستانمان کردووە لە کۆمان جیاکەینەوە. بەڵێ کاک سامان ئەگەر گوتەبێژەکەتان لەوێ یان کاک دڵشاد میرانی نزیکە یەک لێ دوانیان لێوەرگرین ئەگەر نا قەپات دەکەین یانی کۆتایی پێدەین قادر نادر ئەوە تاوەتا لەسەر خەتە بەڵێ ئەوە کە عوسمانە وەرێ باشە ئەوە کە عوسمان بۆ خۆیت باشە کاک عوسمان ئەو کاتت باش دەستیشتان خۆش بیت هەموومان لە هەندەران لە خەمتان داینا و بەڕاستی هەڵوێستەکی زۆر شۆڕژێرانەیە نواندی مۆدی لە چینوێ لە خەبات کاک عوسمان ئامانجتان چییە لەو ئەوەی و بەرەو چێ دەڕۆن ئەگەر سپاس بۆ ئێوە لە ڕاستیان لە ڕابردووە دەسەڵاتی یەکێتی و پارتی و شەریکەکانیان گوێیان لە مانگرتن نەگرت حسابیان بۆ بایکۆت نەکرد حسابیان بۆ ڕێپێوانی چەند مانگ نەکرد حسابیان بۆ خۆپیشاندان مانەوە لە خێمە نەکرد ئەمە ڕێگایەکی ترە تەمە ناکەن ئەم دەرگا خەباتە مەدەنیەت دا نەخرێ بۆ ئەوەی دەرگای توندوتیژی نەکرێتەوە چونکە ئێمە پێمان وایە داخستنی دەرگای خەباتی مەدەنی دەرگای توندوتیژی ئەکاتەوە بۆیە ئامانجەکە ڕوونە خۆشبەختانە ئیرادەی هاوڕێیانمان زۆر بەرزە ڕاستە دۆخی تەندروستیان بەرەو خراپی ئەچێ بەڵام ئیرادەیان زۆر لەوە بەرزترە کە خەڵک ئەزانێ
و بەردەوامین لەسەری و ئەم ڕێگە درێژە پێبێت. کاک عوسمان ئەم یعنی داخوازیەکانتان چییە هەتا چێ ڕناوەستن یعنی خوازیەکە یەکەم خەڵکە لە یادەشتەکە هەیە بەڕاستی پاراستنی شکۆی مرۆڤە ڕێزی مرۆڤە چونکە دوجار بەڕاست ئەم دەسەڵاتە لە چەند ساڵی ڕابردووە کاری لەسەر شکاندنی شکۆی تاکی کورد کردووە شکۆی پاراستنی شکۆی مرۆڤ زۆر گرنگە ئەمەش لە ڕێگەی دابینکردنی موچە و کۆمەڵێش شتی ترەوەیە کە خزمەتگوزاری سەرەتایین دوای ئەوە تەوتینکردن و بەنیشتیمانیکردنی موچە بە مانای ئەوەی موچە لە ململانەی سیاسی دوور بکەوێتەوە بە مانای ئەوەی ململانە سیاسەکان کاریگەری لەسەر موچە دروست نەکەن و لە دوای ئەوە خاڵێکی تر ئەوەیە ئەو موچانەی کەن پێیان نەدا بەناوی پاشەکەوت و لێبڕون و هەموویەوە میکانزمی دانەوەیان دابنرێت چونکە هەر کابینەیەکی حکومی بێت خاوەنی ئەو قەرزانەیەکە ئەبێ بیداتەوە بە فەرمانبەران و مامۆستایان دوای ئەوە لە بەرزکردنەوە تەربیح کە حەقێکی فەرمانبەرانە و بە ژیانێکی شکۆمەندانە بۆ هاوڵات ئەی مەسەلەی تەوتین کاک عوسمان دوایین شت مەسەلەی تەوتین یەکێکە لە خاڵە سەرەکیەکان بەنیشتیمانیکردن یانی تەوتین بەنیشتیمانیکردن عەرەبیەکەی تەوتینە کە بەنیشتیمانیکردن تاکە ڕێگەیە کە موچە لە ململانەی سیاسی دوورەخات. بەڵێ کاک عوسمان دوایین پرسیار ئەگەر حکوومەت بەدەم داخوازیەکانتان نەهات ئامادەتان چییە کاک سامان وتی بەتەمان بچین بەرەو بەغدا بکشین لە ڕاستیا ئەوە ئامانگرتوان تیمەکان بڕیار ئەدەن ئێمە تا ئەمێنینەوە بەردەم نەتەوەی گرتووەکانمان خستۆتە بەردەم بەرپرسیارەتی و تەمە ناکەین هەموو کەسێک هاوکار بێ لەوەی ئەم جۆرە خەباتە مەدەنیە بگوازێتەوە و ئەوە داهاتوو ئەزانێ بەڵام تا ئێستا لێرەی هەر کەسێکیش دەبێ لێرە ئەیبینین و لێرە گرتوگەلەوە. کاک سامان داخوازیتان لە ڕەوەندی کورد چییە؟ داخوازی بەڵێ دەنگ نایڵێ ببوورە داخوازیتان لە ڕەوەندی کورد لە ئەوروپا چییە؟ ڕەوەندی کوردی بەڵێ چیتان بۆ بکەین؟ لە ڕاستیا ڕەوەندی کوردی ئەگەر بتوانن وەکو یەک تیم بۆ نمونە بەڵ میکانزمێک کە خۆیانەوێ فەرن لە بەردەم نوێنەرایەتی عێراقا بێ لە بەردەم قونسولیە و ئەو میکانزمانەی کە خۆیان ئەیگرنە بەر حتما نوێنەرایەتی ڕەسمی عێراق لە وڵاتانە هەیە و شار بکەن یاداشتیان بدەنێ بۆ نمونە ئەکرێ خۆپیشاندان بۆ بەردەمیان بکەن بۆ ئەوەی شارەکە ببێتە شارێکی بەڕاستی گشتی و تەنها نەبین. باشە زۆر سپاس دەستان خۆش بێ کاک عوسمان ئەزانی سەرتان زۆر قەرەبارغا چادەوروبەرتان خەڵک بە لێشاو دێتە لاوتان بەڵام میکانیزمێکی زۆر سەرکەوتوتان گرتیە بە هیوان هەمومان بتوانین پەرە بەو خەباتە بدەین دەستان خۆشبی دووبارە سڵاو ڕێزمانەیە کاتش خۆش دەست خۆش کاک سامانار بژین سەرکەوتن